براکەم ئێمە بریارماندەوە نایڵین فەقیر محتاج بێ. من ئێستا لە یەکێک لە گۆشتفرۆشەکانی شاری سلێمانیم ماوەی چەند ڕۆژێکە ئەم دوکانی گۆشتفرۆشیە نرخی گۆشتی بە شێوەیەکی بەرچاو دابەزاندووە بە جۆرێک نرخەکەی لە چاو دوکانەکانی دیکە جیاوازێکی زۆری هەیە. من بۆ مەبەستە دەچمە لای خاوەنەکەی ئەگەر بێت ئێرە سواس دەکەم سڵاو لێبێت یەخوا بەخێر بێ. ئێوە وەکو خاوەنی ئەم دوکانە چۆن بۆ بڕیارتاندا بەو نرخە گۆشت هەرزان بکەن؟ براکەم ئێمە بریارماندەوە نایڵین فەقیر محتاج بێ لەبەر خاتری خەڵکی سلێمانی گۆشت هەرزانمان کردووە با سفادە کەمی تیا بۆ ئێمە و بە خەڵک زۆر سفادە بکات. نرخی گۆشتی سوور کیلۆ گۆشتی سوور لە دوکانەکەی ئێوە بچەندە؟ گۆشتی سوور لە ئێمە کیلۆ بە 10,000 ئەم گۆشتەیە. گۆشتەکەتان خۆماڵیە لە سلێمانی سەرەبڕدرێت؟ گۆشتەکە حیوانەکە دابەستەی خۆمانەیە لە سلێمانی سەرەبڕێت لە ژێر چاودێری تەندروستی سلێمانی. لە کێوە هەرزانتان کردو بۆ نرخە؟ هەفتێکە بێ. بڕیارە لەسەر فرۆشتنی بۆ نرخە بەردەوام بن؟ ئینشاءالله بەردەوامین. ئینشاءالله هەتا حیوان بەم سعرەیە من بەردەوامین، هەرزانترە بێ هەرزانتر یەکەم. پێشوازی خەڵک چۆنە لەو کاتەوەی کە هەرزانتان کردو بۆ نرخە؟ خەڵک زیاتر گۆشتی سووری کڕیوە لە دوکانەکەی؟ خەڵک زۆرەی کرێ و خەڵک لێ ڕازیە و زۆریەتەوە وەڵا هەی زۆر لێ ڕازیە خەڵک. خستنە ڕووتان چۆنە لە دوکانەکەی ئێوە و ڕۆژانە چەند سەر ئاژەڵ لە فرۆشترێت؟ 3 دانە 4 دانە 3 دانە 4 دانە هەر ئەوەیە. تا کاتژمێر چەند ئێوە گۆشتان ئەمێنێت؟ جاری وا تا دەی بەیانی نامێنێ، ئەمڕۆ تا دەی بەیانی نەمانماوە. ڕۆژێ سەیە جاری وا تا 2 نیۆڕۆ 1 نیۆڕۆ نامێنێ.